ئامان جەلال بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی لە نێو ستۆدیۆ بە سوپاسەوە میوانمانە. کاک ئامانج بەخێر بێ لەنەوە راپۆرتەکەدا قسەت بۆ ڕێبازیوای پامنێرمان کردووە، بەڵام ئەم پرسە زیاتر لەو کاتە پێویست دەکا قسەی لەسەر بکەین کە لە نێو راپۆرتەکەدا بوو، بۆیە بە باشمانزانی لە ستۆدیۆ گفتوگۆیان بابەتە بکەین. بەگشتی ئەگەر هەڵسەنگانیەک بۆ کەرتی وەبەرهێنانی سلێمانی بکەی لە ساڵی 2025 ساڵێکی چۆنتان تێپەڕان؟ پێشەکی زۆر سپاس بۆ کورسات، زۆر سپاس بۆ جەنابێت بۆ وشی کارە جوانە. بەڕاستی ئێمە ئەتوانم بڵێم خۆی لە ئاسی بارودۆخی گشتی ناوچەکەدا لە ئاسی شەرقی ئەوسەدا ساڵی 2005 ساڵێکی قورس بووە کە بەڕێمان کردووە. خۆشەزانی هەمیشە ئاڵۆزیە سیاسی و جەنگەکان و ململانێ ناوچەیەکان ڕاستەخۆ کاریگەری لەسەر سەرمایە گوزاریە بچکە سەرمایە گوزاری وەک چۆنەڵێن ترسنۆکترین فئەیە لە ناوچەی ئارامانە بێگەشە ناکە. بەڵام ئێمە هەر لە سەرەتای ساڵەوە لە سەرەتای دەست بەکاربوونم بە تایبەتی بە پاڵپشتی جەنابی کاقوبات بە پلانێکی داڕێژا و هاوکاری و پاڵپشتێکی زۆری کردین لە ئەوەی کە بتوانین ئەو بەرنامەی کە هەمانە بتوانین ساڵێکی تایبەت بەڕێ بکەین، ساڵێک کە جیاواز بێت لە ساڵەکانی کە لە ڕووی سەرمایە گوزاریەوە. سپاس بۆ خۆی گەورە و سپاس بۆ جەنابی کاقوبات و پاڵپشتیەکانی و سپاس بۆ تەواوی لایەنە پەیوەندیدارەکان کە هاوکارێکی سەرەکیمان بوو، توانیمان بەشێکی باش لە ئەنجامەکان بپێکین. بەگشتی ئەو داتانی جەنابەت باسی کرد، وەکوتم ئێمە تموحێکی زۆر زیاترمان هەبوو، بەڵام کۆی گشتی مستەلزەماتەکان و کارسازیەکان توانیمان ئەو دەرەنجامە بەدەست بێنین. لە ساڵ 2025دا وەکوتان هەنگاوی باشتان بڕیوە، هیچ ئامانجێکتان دیاری کردبوو کە بەدیتان نەیە نابێت لەو ساڵەدا؟ خۆی بەڕاستی ئێمە لە بەرەوەی سلێمانی هەر پێشتریش پێشنگ بۆ لە بواری پرۆژەی پیشەسازیدا یەکێک لە ئامانجەکەمان ویستمانە ئەم پێشەنگیە بپارێزین و یەکێک لە ئەو پلانانی کە دامانە پاراستنی پێشەنگی شاری سلێمانی بووە لە ڕووی پیشەسازی لە ئاسی هەموو عێراقدا. ئەتوان بڵێم لەم بابەتە سەرکەوتنێکی زۆر باشمان بەدەستێنا، چونکە ئەو پرۆژانە لە ڕووی ژماریەوە کە تۆی بینی هەژدەیە ئەگەر بچینە باسی وردەکاری ئەو پرۆژانی مۆڵەتمان بداوە هەمووی مۆڵەتی زۆر گرنگن، یعنی مۆڵەتن، یعنی لە ڕووی جۆری ئینتاجیۆ، لە ڕووی کواڵەتی ئینتاجیۆ، لە ڕووی تەکنۆلۆژیاوە، لە ڕووی قەبارەی سەرمایەکەوە بریتین لە پرۆژەی زۆر قورس، زۆر پرۆژەی پێویست و گرنگ. بۆیە لەم بابەتەدا توانیمانە ئامانجەکەمان بە باشی بپێکین. بەڵام بەگشتی ئێمە تموحیەوەمانە بوو کە نزیک بینەوە لە 80 بۆ 100 مۆڵەت، بەڵام هۆکارێکی سەرەکی ئەوە بووە کە ئێمە دایرەیەکی منەسقین لە نێوان وەبەرهێنەر و فەرمانگەکانی حکومەتە و تەواوی ئەم فەرمانگانەی حکومەت بەشدارن لە پێدانی مۆڵەتە بە سوپاسەوە بۆ ماندووبوونی هەموو لایەک، بەڵام ئەوانیش لە خازەعن لەژێر کۆمەڵێ یاسا و ڕێنماییدا کە کاریگەری خراپی لەسەر مامەڵی پرۆژەکانە بوو، لەسەر دواکەوتن، لەسەر دروستبوونی ڕۆتین. و ئێمە لە سەرەتای ساڵە ئەتوانم بڵێم کەمێک بێئومێدیمان هەبوو لە ئەنجامی ئەو ڕێگری و ڕۆتینەی کە ڕوبەڕوومان ئەبووە، بەڵام دوجار چەند جارێک ئەو پاڵپشتیانە و ئەو ڕێنوێنانەی جەنابی کاقوبات دەتوان بڵێم زۆر کارەکەی بۆ ئاسان کردین، زۆر خێرایشی کرد بۆ ئەوەی بتوانین دەرەنجامەکە بە باشی بپێکین. یعنی دەرەنجامەکە لە ڕووی پێوانەیەوە ئەگەر سەیریکەی وەکو جەنابیش لە راپۆرتەکە ئەگە سەیرت کردبێ، ئێمە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە تەنها لە ساڵی 2025 لە ساحەڤە ژماری ئەو مۆڵەتانەی یاومانە لە ساحەڤەی کۆی 20 ساڵی ڕابردووە و لە ڕووی سەرمایە گوزاریەوە بریتێ لە سا 11 واتە تەنها لە ساڵی 2025 لە سا 11 کۆی گشتی ئەو سەرمایە گوزاریەمان پێکاوە کە لە 20 ساڵی ڕابردووە کردومانە. ئەمە ژمارەیەکی پێوانەی بوو بۆ ئێمە بۆ کوتم لە کۆی گشتی و بارودۆخی کە لە ناوچەکەشدا هەبوو کاریگەری خۆی هەیە. بۆ ساڵی 2026 بەنیازی چین کورساتەوە پلانەکان بۆ ساڵی 2026 بخەڕ. ئێمە کۆمەڵێک بەڕاستیانەی بەوە بڵێن ئێمە کۆمەڵێک ئاڵنگاری و ڕێگری هەیە لە بەردەم ئەو ئامانجانی کە ئەمانەوێ بیپێکین. گرنگترین پێداویستی بۆ ئەوەی تۆ بتانی زۆرترین سەرمایە گوزاری بکەی ئامانجەکان بەدەستبێنی بریتە لە زەوی. دابینکردنی زەوی یەکێکە لە هەرە کێشە گەورەکانی پرۆسەوە بەرێنان لە هەموو هەرێمی کوردستانە، چون شێوازی مڵکداری یاسا و ڕێنمایەکان زۆر ڕێگرن لە دابینکردنی زەوی بۆ پرۆژەوە بەرێنان. ئەمە یەکێ لە کێشە گەورەکانمان. بەڵام وەکو ئامانجی سەرەکیمان ئێمە ئەمانوێ بەردەوام پێشەنگی کەرتی پیشەسازی لە ئاسی سلێمانیا پارێزین.
بەڵام بۆ ئەم ساڵ جیاوازیەکی کەمان هەیە کە ئەتوانم بڵێم جیاواز ئەبێ لە کۆی 21 ساڵی ڕابردوو ئەویش ئەو تەرکیزەیە کە هەمانە لەسەر کەرتی گەشت و گوزار چونکە لە ئێستادا ئێمە زیاتر لە 5 زۆنی گەشتیاری لە بەردەستمانە کە ژمارەیەکی زۆر پرۆژەی تێدا جێبەجێ ئەکرێ و پێشبینیەکەی قەبارەی سەرمایە گوزاری نزیک بێتەوە لە 1.5 میلیارد دلار و تەرکیزێکی زۆرمان هەیە کە ساڵی 2026 زۆرترین مۆڵەت و گەورەترین قەبارەی سەرمایە گوزاری لە بواری گەشت و گوزارا بکەین. یعنی ئەمە یەکێکە لە ئاهەدەف و پلانە داڕێژراوەکانمە بۆ ساڵی 2026. سلێمانی چی لێکا لە ڕووی گەشتیاریەوە؟ طبعا ئەو زۆنە گەشتیارانەوەکو ئەگەر مەداری جوگرافی پێگەکەی سیرکەی کە لە خوار دەواازەستی ینی لە پردی هەواڵەوە بڵێن دەست پێ ئەکا هەتا ئەگا بە سەرچنار و دوایی بە بەنداوی سەرچنار و بەنداوی چەقچەق تا ئەگا بە هەناران یعنی یەک سیلسیلەیە بە یەکەوە ئەتوانم بڵێم لە ئەو پرۆژە ئەگەر بتوانین لە ماوەی 5 ساڵ تا 8 ساڵە جێبەجێ بکرێن نەک سلێمانی هەمووی عێراق بادە قۆناغیکەوە چونکە پرۆژەی وا گەورە وا قورس لە ڕووی سەرمایەوە و لە ڕووی پێکاتە و چالاکی و جوانکاریەوە و لە ڕووی وەزیفیەوە شتیوا بوونی نیە لە عێراق چونکە ئێمە درێژترین ئەبێ بە درێژترین بلوار و کۆڕنیش لە هەمووی عێراقا و لایەکی کەوە جگەلەوەی سەدان جۆر چالاکی گەشتیاری تێدایە بە تەرفیهی بە بازرگانی بە و بەشێکی دواوەی پرۆژەکە بۆ پارسەنکردنی جەدوای پرۆژەکان چۆتەزانی پرۆژی گەشتیاری کەمێک لە وڵاتی ئێمە ئاسی کەڵکی ئابووری و جەدوای لاوازە کۆمەڵێک vێلای گەشتیاری و vێلای نیشتەجێبوونیشی تێدایە بەڵام بە گشتی ئەتوان بڵێم جوانکاریەکە لە مێژووی سلێمانیان نەبوو بۆ سەرچنار و ڕێڕەوی ئاوی قۆناغێکی هەیە زووتر بیبینین لەو کاتێک کەوتر خۆی بەڕاستی لە بەرەوەی پرۆژەکان بەشە بە پێی زۆنەکان ئێستا لە ئەتوانم بڵێم لە زۆنی سێدا کارکردن دەستی پێکردووە و بەشەکان زۆنەکانی کەش لە پرۆسیجەری پەسەندکردنی نەخشە و سایت پلان و ئەوانەدان دلانی لە ڕووی یاسایی و مامەڵەکانیان بۆ ئەکرێ و یەکێک لە هەرە گرنگترین شت کە لەمە زۆنە گەشتیاراندا هەیە بوونی دوو بەنداوە کە بەنداوی چاقچەق و بەنداوی سەرچنار لە یەکێک لە بەنداوەکان ئێستا ئیشەکرێ و بەنداوەکەی کەیش لە داهاتوە چێتە واری جێبەجێکنەوە کە ئەمەوەکو دڵی پرۆژەکە بەرداوام تەختێ بۆی بەرداوام تەختی ئاوی بلوارەکان و کۆڕنیشەکە کەرتی پیشەسازی کە سلێمانی پێشەنگە وەختە لە گەشتیاریش سلێمانی من دڵنیام لەوەی شەڵاب کە بۆ ئومێدەی کە ئێمە هەمانە بۆ داهاتوو بینینەی بۆ ئەم پرۆژە هەمانە ئەتوانم بڵێم سلێمانی ناتوانانی هەرگیز بەراوردیکەی بە سلێمانی پێشووی خۆی لە دوای جێبەجێکردنی پرۆژانە قۆناغێکی زۆر جیاوازە زۆر باشە لە ساڵ 2025 بینیمان کۆمەڵێک ئیڤنت و کۆڕبند و پێشانگا و چالاکی جۆرا و جۆر بەڕێوە چوون لە ئاستی ناوخۆی و نێودەوڵەتیش بۆ 2026 ئامانجتان چییە ئەو کۆڕبندانە بەردەوام دەبن و چی هەیە ئیزافەی و کۆڕبندانە خۆی بەڕاستی بەسواسەوە بەڵێ ئەمە توانیمان لە بەڕێوەبەتی گشتیوە بەرێنان هەم بەشدار بوو هەم ئامادەکاری چەند کۆڕبندێکی زۆ گرنگ بین کە جیاواز لە ساڵانی پێشوو کە نەکرابوو بۆ ئەم ساڵیش هەوڵە دەین بە هەماهنگگی هەندێک کۆمپانیا و ڕێکخراوی نێودەوڵەتی بەشدار بین لە کۆمەڵی کۆڕبندی گرنگ چونکە یەکێک لەو پێداویستیانی کە هەمانە ئەوەیە کە ئێمە توانی سەرنجی کۆمپانە بیانەکان ڕاکێشین بۆ سلێمانی بۆ ئارامی سلێمانی بۆ پۆتەنشێڵ و هێزی وەبەرهێنان لە شاری سلێمانیدا و ئەمانە پێویستمان بەوەیە کە ڕوویەکی کراوەتر بە سلێمانی بین بە ئاستی دەرەوە بە ئاسی کۆمپانیەکانی دەرەوەدا و هەر فرسەتێکمان لەم بابەتە تا بۆ هەڵکەوێت درێخی لێ ناکەین لە بەشداریکردن لە ڕاکێشانی کۆمپانیا و بەسپاسەوە توانم بڵێم ئێستا کۆمەڵێک کۆمپانیای گەورە بە شێوازی جوین ڤێنچەر بە شێوازی تەنفیزی پرۆژە هاتوونەتە سلێمانی سینیەکانی لێن ئیماراتەکانی لێ تورکی لێیە و زۆربەی وڵاتانی ترکە بە شێوەی منەفیز هەم بە شێوەی شەراکەت لەگەڵ کۆمپانیەکانە هاتوون و یەکێک لەوانی کە زۆر دڵخۆشکەرە لە شاری سلێمانی ئەمە هەنە جار لەوە چێ لە ڕووی ئەعلامیەوە نەیبینی ئەمە پرۆژە پیشەسازیەکانمان بەشێکی زۆری خاوەنی براندی نێودەوڵەتی زۆر بەهێزە کە لە ئاستی عالەمیان ستاندەری پرۆژە پیشەسازی و کواڵەتی و ئاسی تەکنۆلۆژی لە ئاسێکی زۆر بەرزایە و تەنها ئەم ساڵۆکە و داتانی جەنابی شەرحەکەی ئەمە تەنها ئەم ساڵ 12 میلیۆن دۆلارمان لە تەجدیدی کارگەکانمان نەکردووە یعنی تەکنۆلۆژیەکی تازە داهێنراوە کارگەکە هێناوێتی تەجدیدمان بۆ کردووە یعنی بەردەوام کارگەکانمان لە تازەگەریان خۆیانە گونجێن لەگەڵ تەکنۆلۆژیای نوێ بۆ ئاسکنەوەی ئاسی بڕی ئینتاج کواڵەتی ئینتاج
و ئەمە یعنی حەیەوێتێکی گرنگە لە کەرتی پیشەسازی سلێمانیەکە هەیە. زۆر باشە. کاکامانج باسی ئەوت کرد لە پرسی بەشداری لە پێشانگا و پەلکێشکردنی وەبەرهێنەی دەرەکی ئەگەر لەگەڵ کۆمەڵێک وەبەرهێنی دەرەکیادا بنیشی چۆن باسی سلێمانیان بۆکەی بۆی ڕایان کێشی بۆ سلێمانی بە قەوماتەکانی سلێمانی بۆی وەبەرهێنانی تیا بکرێت چین؟ خۆی گرنگترین شت لە سەرنجڕاکێشی کۆمپانیای بیانە بریتە لە ئارامی ئاسایش کە ئەتوانم بم بە سوپاسەوە ئێمە زەمانێکی زۆر باشە سلێمانی بەڕێ ئەەکەین لە ڕووی ئارامیەوە لە ڕووی نەبوونی کێشە و گرفتووە بەرهێنەرەکانمان لە ڕووی ڕێگیریەوە ینی ئەم شتانە کۆتایی هاتووە. لایەنێکی کە بریتە لەو مؤشیراتانەی کە تەئسیر لە سەرنجڕاکێشن بۆ خەڵکی بیانی ینی ئەم داتانەی ئێمە یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکان کە سەرنجی کۆمپانیای بیانی ڕائکێشێ و جگە لەوە کۆمەڵێ بابی کەمان هەیە لە ڕووی فیئەی تەمەنیەوە فیئەی خێزانیەوە و لە ڕووی ئاسی سەقافی و کەلتوری و لە ڕووی بوونی ژێرخانەوە ڕاستە بە گشتی ژێرخان لە ئاسێکی باشانە بەڵام ئێستا پێشکەوتنی گەورە بینوە تەنانە لە ئاسی شاری سلێمانی لە ئاستی پرۆژە پیشەسازیەکانمان پێشکەوتنێکی زۆر باش هەیە لەو بوارەنەدا خۆی مؤشیرەکانی بەڕێوەتی گشتی ئێمە بۆ خۆی ئەو خاڵە قوانەیە کە سەرنجی وەبەرهێنەری بیانی ڕاکێژێ کاتێک کە تۆ باسیەوەی سلێمانی پێشەنگە لە پیشەسازی لە ئاستی عێراقا ئەمە بەڕاستی جێگەی تێڕامانە جێگەی سەرنجە کە تۆ زۆرترین پرۆژێک بە قورسایی سەرمایە بە قورسایی ئینتاج بە قورسایی دەستی کارەکەوتە شاری سلێمانیەوە ئەمانە خاڵی ئیجابین خاڵی سەرنجڕاکێشم بۆ خاڵی بەهێزتان پێ خاڵە بەهێزەکانی کەمان بریتە لە یاسایەوە بەرهێنان کە ئێمە یاسایەوە بەرهێنان یاسایەکە کە ئێستا لە ئامادەکردنی هەموارداین ئەمانوێ باشتری کەین کراوەتری کەین ئیمتیازاتی زیاتر ببەخشین خۆی یاسایەوە بەرهێنان کۆمەڵە خاڵی زۆر باشتیە بۆ وەبەرهێنەری بیانی سەرەکی ترین خاڵی بە پێی یاسای وەبەرهێنان هیچ وەبەرهێنەرێکی بیانی لە ماف و ئیمتیازاتە جیاوازی نییە لەگەڵ وەبەرهێنەرێکی ناوخۆی واتە وەبەرهێنەرێکی ناوخۆی چی ماف و ئیمتیازێکیە بیانیش هەمان شتەیە کە ئەمە لە کەم وڵاتە ئەمە هەیە یاخۆ جگەلەوەی 10 ساڵ ئافای زەریبیمان هەیە 5 ساڵ ئافای گومەریگیمان هەیە تەمبلیکردنی زەوی و بەناوکردنی پرۆژەمانەیە گەڕانەوەی قازانجی پرۆژەکە بەبێ هیچ ئەمانە هەمووی خاڵی سەرنجڕاکێشن هەرچەند بەپێ ئەو بارودۆخی ئێستا هاتوۆتە پێشەوە بەپێ ئەو کێبڕکەی لە نێوان وڵاتانی ناوچەکەدا کە بوونی هەیە من بڕوایم بەوەیە ئەبێ خێرا بکەین لە هەمواری یاسایەوە بەرهێنان بە باشترکردن بە کراوەکردن بە پێدانی ئیمتیازاتی زیاتر چ وڵاتێک وەبەرهێنەرەکانی زیاتر حەزیان لێبێن لە سلێمانی کار بکەن چ وڵاتێک زۆرترین وەبەرهێنی ئێستا هاتوۆتە سلێمانی خۆی بەگشتیە توانم بڵێم اختیلاتێکی زۆرەیە بەڵام لە ڕووی تەنفیزی پرۆژەکانمان بە تایبەتی سەناعەکان توانم بڵێم سینیەکان زیاتر پێشەنگن و پاشان دوای ئەوە وڵاتانی هەم لە ئاستی خلیجە هەم لە ئاستی تورکیا ئێران وڵاتانی ئەوروپیا بەڵام ئەتوانم سینیەکان پێشەنگن لە هەندێک لە کۆڕبەندەکانە سەرکۆنسۆڵی چینیش لە هەرێمی کوردستان کە لە سلێمانی ئامادە بوو ستایشی سلێمانیە کردووە بە خاکێکی دەرفەتداری دەبێت ئەمە یەکێ لە هۆکارەکان ئەتوان بڵێن بەشێکی زۆری لە پرۆژە پیشەسازیەکانمان لە ڕووی بنیادنانەوە تاوانێ ڕووی تەنفیز و بنیادان لەلایەن کۆمپانیا گەورە سینیەکان و جێبەجێکرێ وەجگە لەوەی پشبەستنمەی کارگەکانمان کە ئێستا سینیەکێکە لە وڵاتە پێشەنگەکان لە تەکنۆلۆژیای کارگەکانە کە جگەلەوەی زۆر بە خێراییە نرخیان هازە کواڵەتیەکیان زۆر بەزیێنەیە و تەدریب و مەسلەی تەدریب و بەڕێوەبردننیشیان هەیە یعنی احتیمادێکی زۆر سلێمانی زۆر سوودێکی گەورەی لێبینەوە وجودی بوونیان لە سلێمانی لە ئاسێکی زۆر گەورەدایە زۆر باشە ئەوەی ئەبینین لە سلێمانیە بەتایبەت لە پرۆژەکانی بواری خانوبەرەیە کەمترین حاڵەتە بینین کە پرۆژە بەجێ هێڵدرابێت خەڵک زەرمەند بوو بێ ئەوەی کە لە بەشێک لە پارێزگاکانی دیکە بەتایبەت لە هەولێر بەدیەکرێ ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە ئایا بۆ لەمەوە دوا شەروامێنێت زەمانەتی هەیە و پرۆژانی نیشتەجێبوون خۆی بەگشتی ئەبێ بەگشتی دان بەوەدانم کە بازاری خانوبەرە ئێستا لە ئاسێکی زۆرە خاووەتەوە بەهۆی کۆمەڵی هۆکاری مەوزوعی لە ئاستی بارودۆخی شتی عێراق و ناوچەکە و بارودۆخی موچە و زۆری پرۆژەکانی شێکێکی ترە لەو هۆکاران تاوان زۆری پرۆژەکان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوە بوو لە ساڵی 2012 تا ساڵی 2022 مۆڵەتی ئەم سێکتەرە ڕاگیرا بوو کە کرایەوە بە گوژمەیەکی زۆر پرۆژەیەکی زۆر هاتە بازاڕەوە یعنی ئەگەر ئێستا کۆی گشتی و پرۆژانی کە ڕێگە پێدان و مۆڵەتیانێ بۆ کارکردن دابشکەی بەسەر 12 ساڵدا
هەستەکەی ئاساییە واتە لە بارودۆخێکی زۆر تەبیقیان بەڵام کە تو هەمووی کۆ ئەەکەیتەوە لە چەند ساڵێکە بیزەبت عرض زۆرە و منافەسەکە لە ئاسێکی زۆر باڵایە بەڵام سوپاس بەخوا تا ئێستا قۆناغی بەو شکڵە ڕووی نەیاوە ینی ئێمە پرۆژەیەکمان شەتداونی تاو بکە بەڵام بەڕاستی ئومێدمان ئەوەیە کە ئەمە ڕوونەدا چکە بارودۆخەکە زۆر پشبەستووە بە بابیدارەیە گشتیەکان بابی موچەیە بابی بارودۆخی گشتی ناوچەکە چکە پرۆژەی نیشتەجەبوون پرۆژەیە کە ناسکە لە بەردەم بارودۆخەکانە بەڵام بەگشتی هیچ حاڵەتێکی وامان تا ئێستا توشنەوەی شەڵا توشمان نابێت. زۆر باشە بەڕێز زامان جەلال بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی زۆر خۆشحاڵم گفتوگۆیە لەسەر کەرتی وەبەرهێنانی سلێمانی. سپاس بەڕێز.